لەبەردەم ئەو نەخۆشخانەیەم کە ماوەی چەند ڕۆژێکە بووەتە باس و خواسی نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەویش بەهۆی هەبوونی جورج لە نێو نەخۆشخانەکە. بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکان سڵاوتان لێبێت. ماوەی چەند ڕۆژێکە ژمارەیەک گرتەی ڤیدیۆیی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووەتەوە و تیایدا دەردەکەوێت کۆمەڵێک جورج لە سەقفی ئەم نەخۆشخانەیە کە لە پشتەوەی منەوەیە دێنە خوارەوە و بەسەر دەرمانەکانی نێو دەرمانخانەکەدا دەڕۆن و هاتوچۆ دەکەن. ئەمەش بووەتە مای نیگەرانی و ترس و قەلەقی و دوودڵی لەلایەن هاوڵاتیان و ئەو نەخۆشانەی کە سەردانی نەخۆشخانەی ئیماڕاتی دەکەن لە بەحرکەی شاری هەولێر. ئێمە سەبارەت بەو بابەتە هەوڵماندا گفتوگۆ لەگەڵ وەزیری تەندروستی و بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر و هاوکات بەڕێوەبەری ئەم نەخۆشخانەیە بکەین بۆ ئەوەی ڕوونکردنەوەمان پێ بدات سەبارەت بە بوونی جورج لە نێو نەخۆشخانەکە. بەڵام هیچ یەکێک لەمانە ئامادە نەبوون قسە لەسەر هەبوونی جورج بکەن لە نێو نەخۆشخانەکەدا. بە گوێرەی ئەم ڤیددیۆیانەی کەوا بڵاو بوونەتەوە کۆمەڵێک جورج لە نێو نەخۆشخانەکە هەن و ژمارەشیان زۆرە، هەر یەک و دوان نینە لە سەقفی نەخۆشخانەکەەوە دێنە خوارەوە و بەسەر دەرمانەکاندا دەڕۆنی نێو دەرمانخانەکەەوە. ئەمەش هاوکات نیگەرانیەکی قوڵی لەلایەن کارمەندانی نەخۆشخانەکە دروست کردووە و هاوکات نیگەرانی لەلایەن ئەو نەخۆشانەوە دروست کردووە کە سەردانی ئەو نەخۆشخانەیە دەکەن و هاوکات بە جۆرێک لە جۆرەکان کێشە و بربەستی بۆ ئەو نەشتەرگەریانە دروست کردووە کە لە نێو ئەم نەخۆشخانەیە ئەنجام دەدرێن. لە نێو ئەم نەخۆشخانەیەدا کۆمەڵێک نەشتەرگەری ئەنجام دەدرێن. ئەو کەسانەی من ینی گفتوگۆم لەگەڵ ژمارەیەک نەخۆش کرد کە لە نێو ئەم نەخۆشخانەیە نەشتەرگەریان ئەنجام داوان باسییان لەوە کرد کە تووشی جۆرێک لە حاڵەتی دەرونی بوونە و بە تایبەت ئەو نەخۆشخانەی کە لەدا هات و سەردانی ئەم نەخۆشخانەیە دەکەن بۆ ئەوەی چارەسەری پزیشکی وەربگرن دەکەونە جۆرێک لە حاڵەتی دەرونی ناخۆش بەهۆی بوونی جورج لە نێو ئەم نەخۆشخانەیەدا نەخۆشخانە ئیماڕاتی.